برایان لە مانگی ڕەمەزانە لەم مانگی پڕخێر و بەرەکەتەیە وزەیەکی زۆر گەورە و عەجیب لە دڵی ئیماندارە کڵپە ئەسێنێت. شەیتانەکانە بەسرێنەوە ئارەزوی وا کا بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار و لاپەڕەیەکی تازە لەگەڵ خوای خۆیان هەڵاتەوە. بەڵام هەندێک کەس نازانێت چۆن ئیستیغلال و بەکاری بێنێت، چۆن بەکاری بێنێت ئەو مانگی ڕەمەزانە. نەکبەت ئەوەیە ڕەمەزانی بەسەرا تێپەڕێت و نەیتوانی بێخوا لە خۆی ڕاستی کات. داماوە و کەسەیە ئەم مانگە مبارەکەی بەسەرا تێپەڕی بێ و پەڕەڕەشەکانی خۆی سپی نەکردبێتەوە، لەگەڵ خوای خۆیان خۆی ئاش نەکردبێتەوە. ئەی چی بکەین بۆ ئەوەی بۆ ئامانجە بگەین؟ چی بکەین بۆ ئەوەی پەروەردگار لە خۆمان ڕازی کەین و کە گەیشتی لە ئاخر ڕۆژی ڕەمەزان دڵنیا بین لەوەی کە ئیشەڵا لە هەموو گوناحەکانمان پاک بووینەتەوە. ئێمەی خەڵکی کوردستانی خۆمان و خەڵکی یاری بە شێوەیەکی عام خەڵک زیاتر هەر تۆبە لەو گوناحاناکە کە لە بینی خۆی خوایە. یعنی گرنگی بۆ گوناحانە دەکەن، نوێژێکی فوتاوە، ڕۆژێکی فوتاوە، نەڤەرێکی حرامی کردووە، کارێکی حرامی کردووە، زیاتر تۆبە لەو شتانە ئەکات. بەڵام دوو جۆر تاوانی کەمان هەیە کە ئەوانە خەتەرن. ئەو دوانەیە کەوا ماڵی ئینسان کاو لە کاو لە قیامەتە حەلی نییە. تۆ محاولەکە لەم ڕەمەزانەیە ئەمانە حەلکە، چارەسەرێک بۆ ئەو نوع تاوانانە بدۆزەرەوە. جۆری یەکەمی ئەو تاوانانە بریتیە لە خوا پەنامان بە سەقەتی لە ئیمانە. سایمە بە شەرتی جادەی قیر هەمومان موسڵمانی عیارە 24ین ماشەڵڵا. کەسی لە خۆی پێ موسڵمانتر نییە. ئاگای لێ نییە هەنگێ شتێ ئیمانەکە دەڕوخێنێ. هەنگێ بیر و باوەڕ هەیە لە ناو مێشتا، لە ناو دڵتا، هەنگێ ڕەفتار هەیە، هەنگێ گوفتار هەیە. تۆ لەوانەیە حسابێ بۆ نەکردبێ کاکە ئیمانەکەت لەقەکە. ئیمان ئەتەپێنێ، ترسی ئەوەیە لە سەرمەرگە هەر بە بێ ئیمانی بڕۆی. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە چەند جار پێمانە فەرمێ ئین الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. فەرمێ پەروەردگارتان بەس لە شەریک بۆ خوا شەریک بڕیاردان بۆ ئەڵڵا خۆش نابێ، لە کفر خۆش نابێ، غەیری ئەوە ئامادێ لە هەموو گوناحی خۆش دەبێ. یعنی تۆ بمری و شەریکی بۆ خوا بڕیار دابێت، تۆبە لێ نەکردبێ، لەسەر کفرێ بڕۆیت و تۆبە لێ نەکردبێ، لە قیامەتە حەلی نییە. لە دنیای خوا لە هەموو گوناحی خۆش دەبێ. فرعون بە فرعونێتی خۆی تۆبەی بکردایە خوا لێی خۆش دەبوو. ئەو ئیبلیسەی کە گوناح بە هەمومانەکە ئیستاش بێت تۆبە بکە، خوای گەورە دەرگای ڕەحمەت و تۆبەی هەر کراوەیە. بەڵام بمریت و بەو کفرەوە بمری، بەو شیرکەوە بمری، ئاخر خوا لێی خۆش نابێت. مشکلەکە لەوەیە هەنگێ شت هەیە تۆ نازانی کە کفرە و کە شیرکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جۆرە شیرکمان هەیە شاراوەیە. أخف من دبيب النملة السوداء على الصخرة الصماء في الليلة الظلماء. فەرمێ مێلولەیەکی ڕەشی ورد لە شەوێکی تاریکا بەسەر بەردێکا بڕوا چەند گوێل لە خشپەی پێیەتی. هەنگێک کفر و شیرک هەیە ئاگا لە خۆ نییە، لەوە پەرەهانتر و نهێنیترە. تێشی کەوتویت و ئاگاشت لێ نییە. هەندێکی کەشیان شیرکی گەورەیە. بە کورتی و کوردیەکەی پێتان بڵێم، تۆزێ مڕاجعەی ئیمانەکەی خۆ بکەرەوە. سوچ و کون و قوشبن و کەلێنەکانی دڵێ بگەڕێ، بزانە غەیری خوا چی کەیتایە، کەی کەیتایە بە گەورە و بە عەزیمی ئەزانیت. کێ هاتووە جێگەی بە ئیمانەکە و لە دڵ تالاق کردووە بیکەرە دەرەوە. بەس خوای گەورە فەرمێ ما جعل الله للرجل من قلبين في جوفه. هیچ پیاوێک لەسەر ئەرزە خوا فەرمێ دوو دڵم بۆ دروست نەکردووە، بە دڵێ خوای خۆش بێ و پیاوی خوا بێ، بە دڵێکیش دوژمنی خوای خۆش بێ و پیاوی دوژمنی خوا بێ. حاولەکە و دڵە پاکەرەوە. مسڵمانمان هەیە ئاوە عیبی نییە. بەس برایان ئەمە ئاخر زەمانەکەیە کە شەپۆل ئەدا. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فیتنەکان لە ئاخر زەمانە تەموج و کەمەوج البەحر، وەکو شەپۆلی دەریا شەپۆلەدا. فتن كقطع الليل المظلم. فتنەکان ئەڵێ شەوی تاریکی نوتەکە يصبح الرجل فيها مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا يبيع دينه بعرض من الدنيا. ئەفەرمێ کابرا بەیانی بە ئیمان و لە خەوهەڵەسێ ئێوارە بە کافریەتە ماڵەوە، ئێوارە بە ئیمان و هاتۆتە ماڵەوە بەیانی بە کافریە چێتە دەرەوە، دینەکەیەکا بە قوربانی پاتاڵێکی دنیا.
ئاگال لێ نییە دانیشتوی بە دیار مۆبایلەکەتەوە نەکبەتێک نوکتەیەک لەسەر خۆ پێغەمبەرەکە لە مۆبایلەکەتە لەو سەری دنیا بێ ئەدەبێ بەرامبەر بە دینەکە دەکات تۆ لێرە لایکی بۆکەی تۆ ئافرینی لێکەی ئەخە تۆ بووی بە شەریکی ئەو هەر ئاگاشت لە خۆ نێبووی بە شەریکی یەکێ نوکتە لەسەر خوا و پێغەمبەر و قورئانەکە و کات تۆ لایکی بۆ بکەیت و ئافرینی لێ بکەیت تۆ شەریکی ئەوی چۆن بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە کاتیتە ناو بازەی ئیسلامەوە بە کفرێکی ژەچیتەوە دەربراکەم ئاگال لە خۆ بێ ئاگال لە دەمە بێ ئاگال لە بیر و باوەڕ بێ لە کاتی تاقیکردنەوەکانە کە کوردی خۆمانەڵێ لە بوارە قولی ڕەش و سپی دەرەکەوێ لە تاقیکردنەوەکانە دەرەکەوێت کە کێی ئیماندار و کێی ئیماندار نییە خوای تبارك وتعالى بما فرمي لبداية سورة عنكبوت فرمي أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون أو خلق وازان هربلي إيمانهم هي يترخوا تاقيان ناكاتوا ولقد فتنا الذين من قبلكم فلا يعلمن الله الذين صدقوا ولا يعلمن الكاذبين فرمي همو أواني بيش إيوشم تاقي كدوتوا إيوش أبي تاقي كريتو بوي خوافزاني كي راسك أو كي دروكا لبرهم راجعيك إيمانك وبكروا براكم جاری وا هەیە کەسێک ئاهلی نوێژە ئاهلی ڕۆژووە بەڵام بۆ پاتاڵێکی دنیا مەسلحەتێک دێتە پێشەوە دین و ئیمانەکەیەکا بە قوربانی پارەیەک و دنیایەک و مەنسەبێک و پلەپۆستێک و شتێکی دنیا و دینەکەی ئەفرۆشێ هەمانە بۆ ئافرەتێکی فرۆشێ هەمانە لە تووڕەبوونێکا ئیفرۆشێ نوێژەکا کەچی تووڕابێ کفرەکە لەگەڵ ژنیا لەگەڵ مناڵێ تووڕابێ جوێن بەخۆ بە پێغەمبەر یا فاسەلەم براکەم ئاگا لە دەمە بێ زانە ئەڵێ چی واللهی سەری خۆت 100 جاربەی بەو دیوارەیە مێشک شەق ببێ باشترە لەوەی کفرێ لە دەمە بێتە دەرەوە واللهی هەموو عولەما ئەفەرمون ئەگەر کەسێ 100 دانە ساڵ نوێژ و ڕۆژوە عیبادەتی کردبێ کفرێ بکات جوێنێ بەخەوە بە پێغەمبەر بات هەر هەمووی ضەربی سفرەکرێتەوە چونکە خوا لە چەند شوێنی قورئانە فەرمێ ئولائیکە حەبیطەت ئەعمالوهم وفی النار هم خالدون هەر کەسێ و کردەوەی بکە هەرچی کردەوەی هەیە بەتاڵە بێتەوە هەرچی چاکەی هەیە ضەربی سفرەکرێ و هەتاشە لە ئاگر ئامێنێتەوە لەبەرەوە ئاگادار بن واللهی زینا بکەیت دزی بکەیت پیاو بکوژیت عرەق بخۆیتەوە چی فعلی خراپی گەورەیە بیکەی هێشتا بەداگا بە کفرێک بەوەی کە کفرێک جوێنێک بێ ئەدەبێک بەرامبەر بەخوا بە پێغەمبەرەکەی بکەیت جاری وایە خۆ نایکەی لە مەجلیسێکە دانیشتووی ئەوانەی کە تۆش بە دەمیانەوە پێکەنی بووی بە شەریکیان وەک چۆن و کەسانی کە عەرەق ئەخۆن و دانیشتوویەکێک لەگەڵیانە ناشخواتەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ژۆ کوار شەریکێتی یەک گوناحیان بۆ نووسە هیچ فەرقی نییە چۆن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوا لەعنەتی لە 10 کەس کردۆ بە عەرەقەوە هەر لەو کەسەوەی کە خەریکی ترشاندنی نازانم ترێ خوورماکەی ئەوەی کا بە سرکەوەی کا بە چی و دوایی کا بە عەرەقەکەەوە ئەوەی کە باریەکە ئەوەی کە دایەگرێ ئەوەی کە ئەیفرۆشێ ئەوەی کە ئەیکڕێ و ئەوەی کە مەزەکە بۆ دروستەکە ئەوەی کە ئەیگێڕێ ئەوەشی کە ئەیخواتەوە ئەوشی لەگەڵیان دانیشتووە هەموو یەک و یەک لەعنەتی لێکراوە کفرەکەش ئاوایە ئاگاداری خۆت بە لە مەجلیسێکا دامەنیشە سوکایەتی بەرامبەر بەخوا بە پێغەمبەر کیا بکرێ ڕەفیقایەتی کەسانێ مەکە بێئەدەبی بەرامبەر بەخوا بە پێغەمبەر بکەن بۆ خەڵکانێک هەڵمەپەڕە چەپڵە بۆ خەڵکانێک لێ مەیە کە بێئەدەبی بەرامبەر بەخوا بە پێغەمبەر کە صلی الله علیه وسلم قیامەت چی ئەکەی لەگەڵ ئەوانە حەشر دەکرێی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی المەرء مع من أحب لە قیامەتە کێو خۆشویست بێ لە دنیا لە قیامەتە لەگەڵ ئەوابی بتهێ نەدەوێت لەگەڵ ئەوای شوێن کێ کەوتی لە پێڕی کێ بووی لە جەماعەتی کێ بووی لە قیامەتیشا لەگەڵ ئەوابی برا جوانەکان لەم ڕەمەزانەیە ئەم خاڵە زۆر مهمە دڵ پاکەرە و جوان بیشۆ چونکە ئەگەر ئەمە سەقەت بوو بەخوا نە نوێژ قبوڵە بێ نە ڕۆژوو نە عیبادەت نە هیچ شتێ لەگەڵ ئیمانی سەقەتە هیچ نابێ ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێکیان لە پێغەمبەری پرسی صلی الله علیه وسلم وتی یا رسول الله دایک و باوکم قوربانی بێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی یا رسول الله من أسعد الناس بشفاعتك يوم القيامة کێ لە قیامەتە لە هەموو کە زیاتر دڵخۆشترە بە شەفاعەتی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوودی لێ ئەبینێ وتی وەڵی ئەبوو هورەیرە پێم وا بوو کەس لەغێری تۆ پرسیارە ناکانی پرسیارەکە زۆر مهمە لە جێی خۆیاتی فەرمووی أسعد الناس بشفاعتي يوم القيامة من قال لا إله إلا الله مخلصا من دينه خۆشحاڵترین کەس بە شەفاعەتی من کە شەفاعەتەکەی زوو پێ ئەگات نایە لە تووشی جەهەنەم و عەذابێ زوو لە گەرماکەی جەهەنەم گەرمای قیامەت ڕزگاریەکە و لە پردی سیڕاد دەیپەڕێنێتەوە کەسێکە کە لا إله إلا الله کەی بە مخلیصی وتبێ
تێکەڵ بە خەوش و خاڵی دنیای نەکرد بێ کاکە ئیمانەکە و پاراستنی ئیمانەکە و ساغ و سەلامەت بێ. ئێمە پیا و پیرەکان و ژنە پیرە کۆنەکانمان قەدیمەکان هەموو جار هەر دوعایەکیانە کرد خوایە عاقبەت داوای عاقبەت خێریانە کرد خوایە بە ئیمان و عاقبەت خێری بە ئیمان و عاقبەت خێرمان کەی ئەمە باشە ئەمە دوعای کە نازانن بەس بۆ خوایە ئەوەی ئەوان بەستەوەوە خۆی هەموو خەتەرێکە لەو ئیمانەی ئەخیرە لەو عاقبەت خێریایە کە تۆ لە سەرە مەرگا دڵێ لە لای خەڵکانێکی تر بوو بەخوا لە دنیا لەگەڵ کێ بووی لە سەرە مەرگیژە هەر ئەوان دەورە دێن هەر خەیاڵ لە لای ئەوان نەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة هەر کەس آخر قسەی لا إله إلا الله بێشەڵا چێتە بەهەشتەوە ئەبێ پاکیکەیتەوە دڵت پاکەیتەوە لە هەموو پەرستراوی غەیری ئەڵڵا لە هەموو گەورەیەک لە غەیری ئەڵڵا کەس لە غەیری ئێستا سوێن خواردن بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم من حلف بغير الله فقد كفر وأشرك هەچ کە سوێن بە غەیری خوا کفری کردووە شەریکی بخوا بڕیارداوە خۆ تۆ مەبەستەکە و شیرک نییە بەڵام سوێن بەشتی گەورە ئەخورێ بە ذاتی گەورە ئەخورێ معقول نییە تۆ لە ئەڵڵا کەس گەورەتر نییە پێویستە سوێن بۆ بخۆی کاتێک کە سوێن بە شتێکی کاخۆی ینی ئەوش ئەو لا گەورەیە چ جای نەگبەتی وا هەیە تا ئێوارە پێی بڵێ بەخوا باوەڕ ناکە بەس بڵێ بە قەبری فڵان ئینجا باوەڕەکە یعنی تۆ قەبری فڵانت لەخوا پێ گەورەترە لەبەر و مڕاجعەیەکی ئیمانەکەی خۆتان بکەن لەم ڕەمەزانەیە مهمترین شتەوەی ئیمانەکە و پاکەیتەوە لە خەوش و خاڵ ئەمە خاڵی یەکەم بوو کە ئینسان تێ ئەچەنێ کەوا ئەکا ڕۆژۆکەت قبول نەبێ نەگاتە جێی خۆی کە ئەمەت کرد ئیتر ئەلحەمدولیلا ڕێگە بۆ تۆ تەختە بۆ قبول بوونی نوێژ و ڕۆژ و عیبادەتەکە خاڵێکی تریش کە زۆر خەتەرە و خەڵک گوێی پێ نادا وتم خەڵک هەر احتیمام بۆیە بینی خۆی و خوا چاکە بەڵام خاڵێکی کە هەیە زۆر خەتەرە ئەوش حەقی خەڵکە کاکی برا تۆ بە ڕۆژووی چێبی ماڵی خەڵکت داگیر کردەوە لە خانووی خەڵکایت ئەرزی خەڵکت داگیر کردەوە لەسەر ئەرزی خەڵکیت قەرزاری خەڵکی دوو بە ئەنقەز نایتەوە پارەکەش هێو نایدەیتەوە قۆڵی خەڵکە بڕێ و حەقەکەی نایەتەوە دڵی خەڵکە ڕەنجان و ئاشتی ناکەیتەوە وازانی فریاد دەکەوێت بەخوا بەهوو نوێژ و ڕۆژەکە بۆ ئەوە چێ برا بەڕێزەکانم وەڵڵاهی لە قیامەتە لە ئەخیری پردەکەی شتێکی پێوتێ پردۆچکە قوڵتوڕەی پێوتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قوڵتوڕە ناوی هێناوە ئەخیری پردی سیراتە لەسەر جەهەنەم پەروەردگار ئەمرەکە بە مەلایکەتەکان ئەمانە بەس ئیماندار گەیشتوونەتاوێ کافر هەر لە ئەوڵەوە کەوتۆتە ناو جەهەنەم بە حساب ئەوە ئیماندارەکانن گەیشتوونەتە ئەخیر بەس دەیەکانەی خوا فەرمێنێ و ئیماندارانش کەسی تێپەڕن ئەبێ هەر هەموو لەو سەر پردەی ئەخیر ئەو پردۆچکەی ئەخیر جا ئێمە پێڵین پردۆچکە لە چاو پردی سیراتا بچووکە ئینە جێگەی هەموو خەڵکی دنیای تیا بێتەوە لەویا خوای گەورە ئەمر بە مەلایکەتەکە نێڵن کەس لێرە تێپەڕێ تا یەکێ مسقالە زەڕێ حەقی برایەکی بەسەرەوە بێت ئەبێ لەویاکانەیە بیداتەوە بەخوا نابێ بڕوە ئەبێ لەوێ حەقی خەڵک هەموو بیتەوە ئەخیری پردەکەشە ئەخیری جەهەنەمە خەڵک وا پەڕێوە ڕەفیقەکانێ بۆ حەوزی کەوسەر بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم چن ئاو بخۆنەوە تۆ لێرە ڕاگیدایی وەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ تەدرون من المفلس ئەزانن مفلیس کێیە يعني يا رسول الله المفلس فينا من لا متاع له ولا دينار ولا درهم يعني يا رسول الله مفلس زوي والله نبار ونماله هيك نما فرمينا مفلسي أمتي من أويا لروج قيامتها من يأتي يوم القيامة يوم أو أمثال الجبال من الحسنات مفلسي نقبتي أمتي من أويك لروج قيامتها دي بقي أو شاخانة بقي أو تشيانا خير وشاكي كدو أما غير نيجو روجو عبادته قرآن وخير وصدقه معنا وحج وعمري كدو إيه بلام كيته بردمي ترازوكا فيأتي وقد سب هذا وشتم هذا وسفك دم هذا وهتك عرض هذا وأكل مال هذا عليك يتبردمي ترازو سيدك أوي جاني بفلان وبختاني بأكد وغيبتي بأكد وخني ما فلاني بنا حقشتو مالي فلاني بنا حقواد وتعداي لشرف وناموسي فلان كدوا أم خلق همو مدعية واستوى لو شو نشا دايق لأولاي خوي خوش دابي حرب ذوي خوي نجاتي بي أما نترسناك دي بخوا هر همو لبر چاوتا نجو روشو عبادتك أبن بۆ خۆیان تۆش ئەوە زەقەی چاوت دیە چونکە دەمێ نەوەستە چونکە زوڵم لە خەڵک کرد چونکە ماڵی خەڵکی بە ناحەق خوارد تەعەداو لە خەڵک کرد جاسووسی بەسەر خەڵکەوە کرد ملی خەڵکی بەشکاندا چیەکی لە قیامەتە اینجا فەرمێ مەلایکەتەکان ئەڵێن پەروەردگارە وەڵا خێرەکەی هەموو بەشرایەوە هێشتا خەڵکێک ماوە هەر داوای حەقەکە ئەمەی زوڵم لە خەڵک کردووە هێشتا خەڵکێک ماوە داوای حەقەکە ئەمیش خێری نەما ئەی چی بکەین پەروەردگار جاخوای گەورە فەرمێ مادەم خێری نەماوە هێشتا خەڵکیش بوو داعیە لەسەری
لە گوناحی ئەو خەڵکی کەماوە لە گوناحەکانی هەڵگرن بیخەنە سەرشانی ئەم چەنە زوڵمی لێکردوون ئەوگە لە گوناحی ئەوان بێنن بیەن بە ملی ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی گوناحەکانی خۆی ماوە خێرەکانی بەشرایەوە گوناحەکانی خۆی ماوە گوناحی خەڵکی ژێنن ئەیەن بە ملیە فەیوطرح فی النار جا فڕێدێتەوە ئاگرەوە فەرمووی ئەمە داماوە بوو فیسی ئومەتی منە ئاخر تۆم هەموو چاک و عیبادەتە و کرد بۆ ئاگار لە دەمێ نەبوو بۆ تەعەدا لە خەڵکە کرد بۆ ئەرز و ماڵی خەڵکت داگیر کرد ڕۆژی قیامەت بەس قیامەتەکە پێش بەهەشت و جەهەنەمەکە 50,000 ساڵی دنیایە 50,000 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی واللهی زەلامی وا دێنن هەر لە ئەوەڵی قیامەتەکەوە کە ئەرزی خەڵکی داگیر کردووە فەرمووی شبرا فما فوق بستێ ئەرز و بەرەو سەر لە بستێکەوە بۆ سەرەوە ئەڵێ کابرای دەڵێ خوایە ئەمە ئەرزی بری داگیر کردو چۆ خەتی دیواری بینی خۆی و باخەکەی خۆی و باخی تەنیشتی ئاو پاڵ ناوە بردوێتی بۆ لاترەوە ئەرزەکە هەنگێکی لێ دزیەوە توێتی ئاگای لێنێ خۆ فەرقی پێ ناکە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لعن الله من غير معالم الأرض لعنەتی خوا لەوەی ئەو خەتانەی بینی زەویەکانە گۆڕێت لعنەتی خوای لێبێ ئەم چۆ تۆ زێلەوە ئەرزەی ئاوە تەماعینی کردووە مەتێکی بردووە بەولاوە باشە فەرمووی ڕۆژی قیامەت کە خوا ئێتە بەردەمی خوا خوای گەورە پێڵێ ئەرزی خەڵکت داگیر کردبوو وەرەو ئەرزە هەڵکەنە تۆش ڕوت و قوت هیچ پێنیە ڕوت و قوت سەرپەتی پێپەتی خەتەنە نەکراو لە بەردەمی خوایە خوایە بەچی هەڵیکەنم ئەڵێ کەیفی خۆتە بە چنگ بە دەم بەچی هەڵیەکەنی هەڵیکەنە حتا ناخی ئەو ئەرزە 50,000 دانە ساڵ بەس خەریکی عەرز هەڵکردنە لەبەر چاوی خەڵکا و گڵەکە ژێنەوە بە تەپڵەسەری خۆیە باشە ئەفەرمێ دوای 50,000 ساڵەکەی جا خوا بانگێکا وەرە یا عەفویەکە دوای 50 ساڵەکەیان ئەڵێن نا هێشتا ماوێتی بیخەنە ناو جەهەنەمەوە هێشتا ئەوگەیکێ ئەمە ئیماندارە ئەم نەکبەتی ئەمە چێت تۆزێ ئەرزی خەڵکی خوارد وازانی حەقی خەڵک ئاوە بە ئاسانی بەسەرتەوە ئەڕوا کاسبێکی حەڵاڵت هەیە تیجارەتێکی حەڵاڵە دوکانداری نووسینگەت هەیە نازانم چیت هەیە کاکە بۆ سوێنی درۆی لەسەرە خۆیت بۆ ڕزقەکەت حرامەکەی نازانی لەگەر ڕزقی حرامە نە نوێژ و نە ڕۆژ و نە دوعا و هیچی بەرز نابێتەوە بۆ عاسمان دەلەم ڕەمەزانەیە بڕیار بە بینی خۆت و خوا حرامەکان لا بە کاکە حرامەکان پاکەرەوە بەخوا کەس هیچ لە حرام نابەسێت و خێری لێ نابینێ بێبی بە دا و دەرمان و دکتۆر و خەفەت و لە ناوچوون و موسیبەت دوو پاروی حەڵاڵ هەموو دنیایانێ ئەم بەشەرە بۆ ئەمەگە چاو برسیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەو کانە لابن ئادەم وادیان من ذهب لابتغى لهما ثالثا ئەمەگە تەماعکارە بەشەرە فەرمێ دوو شی و دوو دۆڵی بۆ پڕکەی لە ئاڵتون هێشتا هەوڵی سێمێتی ولا يملأ جوف ابن آدم إلا تراب ويتوب الله على من تاب ناسكيشي هر خول بريكاتو لبرو برا جوانا كانم اما ان رمضان كان بمناسبته لبيني خوتان وخوايا يكم دم زدي ايمانك وبكروا هرچی غيري خواه له دل دريك كاك عبدي خواب وبو خوابشي پێنج دو ڕۆژە کەم دنیا نازانی کێبری و کیم دنیا خەدەگرێ پیاوی خوابە پیاوی کەزمەبە شوێن ڕێبازەکەی پێغەمبەر کە وەساسە لەو شوێن ڕێبازی ئەومەکەوە شەریک بۆ ئەڵڵا بڕیار مەدە دوایش حەقی خەڵک چی لایە بڕۆ بیدەرەوە ئەمڕۆ بچی گەردن ئازایی لێ بکەیت و حەقەکەی بۆ بگەڕیتەوە باشترە لەوەی لە قیامەتە ئاوە بەڕوت و قوتی خێر و نوێشەکەت لەبەر چاوی خۆتا بەری و گوناحی خۆی با بە کۆڵی تۆ ئەفرەندەنە ناو ئاگرەوە اینجا لە دوای ئەوە وەرە بڵێ خوایە تۆ بە لە گوناحەکانی خۆم و بینی خۆت بەڵکو خوای گەورە ڕەحمێکمان پێ بکە و خوای گەورەش ئاگای لە خەتەری دڵمانە مەڵێ بەخوا تازە من ئەوگەم زوڵم کردووە نازانم چۆن حەقی و خەڵکە بەمەوە کاکە بگەڕێ ئەو نییە توانی بیکە بڵێ خوای لە قیامەتە بڵێ خوای زۆرم هەوڵڵا دوای تۆ بکردن کێم ناسی حەقم داوەتەوە ئەوەشی کە نایناسی خێری بۆ بکە بڵێ خوای خێری ئەوانەی کە زوڵمم لێ کردوون دوعای خێرا بۆ بکە بڵێ خوایەک زوڵمم لە هەچ کەسێک کردووە لەویش خۆش بیت عەفوی کەیت بەڵکو ئاو دوعای و جێگەیەکی بۆ بگرێ لە قیامەتە کابرا لێو ڕاستی بێت بڕۆ گەردن بە کەس و کاری دایکی باوکتە برایەکتە دۆستێکتە کە لەسەر دنیایەکی هیچ دەنگ لێ دابڕێەوە بڕۆ گەردن ئازایی لێ بکە و ئاش بەرەو لەگەڵێ ئەوە گەورەترین خێرە بۆ قیامەتی لەم ڕەمەزانەیە بچۆ بەدەم فەقیرێکی داماوە نەکبەتەوە کە پاروێ نانی نییە نەخۆشێکە پارەی دەرمانی پێ نییە کرێچێکە کرێخانۆکەی پێ نییە یارمەتیەکێ لەمانە بە ئەمە گەورەترین عیبادەتە کە لە ڕۆژی قیامەتە جێگە و بۆگرێ و خوای تەبارەک و تەعالە گوناحکاتی پێسڕتەوە